وەکو هاوڵاتی شارخانەقین هاتیمە داواکاریەکانمان ئەوەسە کە پارەی کارەبا و پارەی مۆریدە وە سعرە خەیاڵیگە ئیمە دیری من ناو شارخانەقین کەم دەرامەتمان فەرست بای من ئەو سعرە ئەمپێریک بە 10,000 بوت لەناو شارخانەقین نەبیە و نەکریایە ئایا فەقیر و فقەرا لە کورە باردەی ئمە داواکاریم لە محافظ دیالە مەسئولیدارەی خانەقین قایمقامی خانەقین کارێک بکەن فکر و بەرژەوەندی کەم دەرامەتەوە بکەن بەڵێ وەکو کۆمەڵ لە چاوەوانانی خانەقین و خەڵکی خانەقین ئەمڕۆ هەستاین بە ڕێخستنی چالاکیەک لە فرکەی گەندی کەەوە ناڕەزاتیە دوش بە گرانی نرخی ئەمپێری لێگان لە خانەقین بەداخەوە مانگ بە مانگ نرخی ئەمپێرەکان لە خانەقین گراندە دەپێت لە بەرامبەر شەکرەبای نیشتمانی ڕۆژ بە ڕۆژ کەمتر بێ و خراپتر بێ بۆیە داواکاری لە حکوومەتی محلی دیالەوە هەروەها خانەقین کە نرخی ئەمپێری مۆلیدەکان کەمتر بکرێت داواکارەکەمان ئەوەسە تەسعیرەی مۆلیدە لە خانەقین کەم بکرێت یعنی ناکرێت تەسعیرەکە ویشن تەسعیرەیەکی موحەدە وەردیالە و گشتی ناکرێت منسووریە ئەیە خۆیە نزیکە لە لیمان لە 12 نیمەڕۆ و کارەباسیان تا 4 ئیوارە تەسعیرەکەیان ئەمپێری 7,000 و خانەقینیش لە 12 و تا 12 تەسعیرەکە 10,000 بوو لەی 12 سعاتە عادەتەن 3 سعات 1 سعات ئستراحەت کات ئەوە نوۆی میندە و لەی 9 سعاتە هە 2 سعاتی وەتەنیە هەست ئەوە هەفتی میندە و ئەگەر هەفتەکە کەڕەتی سیەگە بکەیت 210 سعات کە 210 سعاتەکە کەڕەتی 45 دینار بکە هەر 9,000 کات من ئەرە 10,000 بدە.